ناس خەتاب لە تیرۆریستێکەوە بۆ سەرۆکی دەستگای هەواڵگری وڵاتێک. گەنجە ئاڵۆز و بەهێزەکەی بەرەی نووسرا لە بەرپرسی پاسەوانەکانی جۆلانیەوە بۆ سەرۆکایەتی دەستگای هەواڵگری سووریا. ئەنەس خەتاب یەکێک لە گەنجە کاریگەر و بەرپرسەکانی بەرەی نووسرا کە لە پشتپەردەوە کاری دەکرد و ڕۆڵی زۆری هەبوو بە فەرمانی جۆلانی کرایە سەرۆکی دەستگای هەواڵگری سووریا. ئەنەس خەتاب تەمەنی 37 ساڵە و لە شاری جیرۆدی ڕیفی دیمەشق لەدایک بووە. خەتاب لە زانکۆی دیمەشق لە بەشی ئەندازیاری بیناسازی خوێندوێتی، بەڵام ساڵی 2008 دژی ڕژێمی بەشار ئەسەد دەوەستێتەوە و ڕوودەکاتە عێراق و خوێندنی زانکۆ جێدەهێڵێت. خەتاب دواتر دەگەڕێتەوە سووریا، یەکێک دەبێت لە دامەزرێنەرانی بەرەی نووسرا و زۆر بە خێرایی پلەکانی بەرپرسیارەتی لە ناو بەرەی نووسرا دەبڕێت و دەبێتە ئەندامی ئەنجومەنی شۆرای بەرەی نووسرا تا دواتر دەگاتە پلەی بەڕێوبەری گشتی بەرەی نووسرا. خەتاب کە بەرپرسی پاوسەوانەکانی محەممەد جۆلانی بوو بۆتە جێگری فەرماندەی بەرەی تەحریری شام، واتە جێگری محەممەد جۆلانی بووە و لە دوای ئەو کەسی دووەمی بەرەکە بووە. بۆیەش بە یەکێک لە نزیکترین کەسایەتیەکانی نزیک لە جۆلانی و متمانە پێکراوی بەرەی تەحریری شام دادەنرێت. لەگەڵەوەشدا سەرپەرشتی دۆستی ئەمنی و زیندانەکانی بەرەی تەحریری شامی کردووە. لە کۆنتڕۆڵکردنی پارێزگای ئیدلیب و دروستکردنی حکوومەتی گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا لەو پارێزگایە خەتاب ڕۆڵێکی کاریگەری هەبووە. ئەنەس حەسەن خەتاب بە کەسایەتیەکی تند و ئاڵۆز ناسراوە لە پشت پەردەوە کارەکانی خۆی دەکات، تەنانەت تا ئەو کاتەی کرا بە سەرۆکی دەستگای هەواڵگری سووریا لە چەند ڕۆژی ڕابردوودا هیچ وێنەیەکی ڕوونی نەبوو و کەس هیچی لەبارەوە نەدەزانی. بەڵام لە کاتی سەردانی حەمید شەتەری سەرۆکی دەستگای هەواڵگری عێراق بۆ سووریا، ئەنەس خەتاب لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆکی دەسەڵاتی ئێستای سووریا دەرکەوت. دوای چەند ڕۆژێکی کەمیش لە وەرگرتنی پۆستەکەی، ئەنەس خەتاب ڕایگەیاند کە سەر لە نوێ پەیکەری دەستگای هەواڵگری سووریا ڕێک دەخاتەوە. هەر چۆنێک بێت دوای هەڵاتنی ئەسەد و ڕوخانی ڕژێمەکەی، ئەنەس خەتاب ئێستا هەستیارترین دەستگای سووریا بەڕێوە دەبات و لەگەڵ جۆلانی و هاوڕەکانی حکمی سووریا دەکەن کە نازانرێت چارەنووسی حکومڕانیەکەیان بەکوێ دەگات و سەر لەکوێ دەردێنێت.